سڵاو من دکتۆرە نایدە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون هاتینەوە خزمەتتان لە بەرنامەکانی زنجیرە بەرنامەکانی ڕۆژ و تەندروستی بە هیوای ئەمجارش بتوانین لەسەر بابەتێ قسە بکەین کە ڕۆژانە زۆربەی خانمان پرسیارمان لێ ئەەکەن دووچاری پرسیارەکانیان نەبینەوە ئەویش ئەوەیە ئەڵێ ئێمە شیر ئەین ئەتوانین بە ڕۆژوو بین یاخودنا ئێمە ناتوانین بڵێن بە هەموو خانمێکی شیردەر ئەتوانێت بە ڕۆژوو بێ یان هەموو خانمێکی شیردەر ناتوانێت بە ڕۆژوو بێ ئێمە لەم کاتەیە جیاکەینەوە ئەو خانمانێک کە مناڵەکانیان زۆر پشکۆلن واتە لە تەمەنی یەک ڕۆژیەوە تاکو تەمەنی 6 مانگی کە خۆراکی مناڵەکە تەنها شیری دایکێتی واتە هیچ شتێکی تری ئیزافی ناخوات بۆیە پێویستە لەم کاتەیە دایکان بە ڕۆژوو نەبن چونکە پێویستیان بەوەیە زوو خواردن بخۆن بێ لە 5 ژەمە سەرەکیەکە مەفروزە لە بینی ژەمەکانی شاخواردنی زیاد بخۆن بۆی بتوانن کە ئەو شیرەی کە بۆ مناڵەکەی دابین ئەکەن پڕ بێ لەو بەها خۆراکیانەی کە مناڵەکە ئیستیفادەی لێ ئەکا چونکە ئێمە هەر ژنێک شیر دەبێ ڕۆژانە بەلایانی کەمەوە 500 کالۆری زیایی پێویستە بۆ ئەوەی بتوانێت کە ئەو شیرەی ئەیە بە مناڵەکەی نوعەتێکی باش بێت بەها خۆراکیەکانی باش بێت بەڵام ئەگەر هاتوو مناڵەکەی کۆرپەکەی لە سەر و 6 مانگەوە بێت و ئەم مناڵە خواردنی تر بخوا یا شیری تر بخوا لەم کاتە دایکانی شیردەر ئەتوانێت بە ڕۆژوو بێت واتە مناڵەکەی بە ڕۆژە ئەتوانێت خواردنی تری زیاتر باتێ لەگەڵ شیرەکەی خۆیە بەڵام کە ئەو کاتێک کە ئیفتارە کاتەوە کە ڕۆژوو ئەشکێنێ پێویستە ئەو خواردنانەی کە ئەخوا بە خۆراکی باشی تیابێ بە ڕێژەیەکی زۆر ئاو وەرگێ بە ڕۆژەیەکی زۆر شلەمەنیەکان وەرگێ شلەمەنیەکانی کە سوودبەخشن هەم لە شۆرباکان لە ئاوی میوەکان لە هەموو نوع خواردنەکانی تر وەکو چەرەسات سەوزەکان میوەکان گۆشتەکان پێویستە لە ئێوارەوە واتە لە بەربانگەوە تاوەکو پارشێ و خۆراکی باش وەرگێ بۆی بتوانێت تاویزی ڕۆژەکە باتەوە کە چەند سەعاتێک کە بۆ ماوەی 14 سەعاتەکە ئێستا و ژنە هیچ خۆراکێکی وەرنەگرتووە بە شەو بتوانێت تاویزی کاتەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو خانمانی شیردەر سوپاس